بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەکن هیوای تەندروستێکی باش و کامەرانیتان بۆ دەخوازین لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ئەمڕۆتان لە تەواوی ڕۆژانی ڕابردوو خۆش و سەلامەت و شاد بن. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تەوەرانەی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا کە بابەتێکی هەستیار و گرنگە بە تایبەت بۆ گەنجان و لاوان. لە ئێستادا زۆرێک لە گەنجان یاخود لاوان پرسیاریەوە دەکەن کە تووشی جۆرە نەخۆشیێکی سێکسی دەبن، زانین ئەو نەخۆشیانە چین کە تووشی لاوان و گەنجان دەبن بە تایبەت دوایەوەی کە باڵغ دەبن، زانین ئەو جۆرە نەخۆشیانە چین و هۆشیاری گەنجان و لاوان تا چەند گرنگە لەسەر ئەم بابەتانەوە چۆن ئاگاداری خۆیان بن و هەروەها باز لەوە دەکەین کە ئەگەر تووشی نەخۆشیێکی لەم چەشنە هاتن گرنگە سەردانی پزیشک بکەن، وەروها بە هەموو جۆرێکەوە ڕۆژانە و بەردەوام هوشیارێکی وایان هەبێت کە ئاگاداری ئەم جۆرە نەخۆشیان و خۆیان بپارێزن لە تەواوی ئەم جۆرە نەخۆشیە گوازراوانە و نەخۆشیانە. لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە داواکاری و مافەکانی قوتابیان و خۆپیشاندار دەکەین. زانین حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆچی تا ئێستا هەر بەڵێن دەدەن و هیچ داواکارێکی قوتابیان جێبەجێ ناکەن، وهروەها بزانین قوتابیان تاکەی بەردەوام دەبن لە خۆپیشاندان و مانگرتنی قوتابیان تا چەند کاریگەری دەبێت لەسەر توانستی و بەردەوامبوونی خوێندن لە زانکۆ پەیمانگەکاندا و لەگەڵیشیدا هەوڵ دەدەین پەیامێران لە سەرجەم شار و شارەژەکان وەربگرین بۆی کە زانیاری زیاتر بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە. لەگەڵیشیدا دەستپێک دەچینە لای کەشوهەوا، بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن گەنجان و لاوان بپارێزین لە نەخۆشیە سێکسیەکان و نەخۆشیە گوازراوەکان. لە ئێستادا زۆرێک نەخۆشیین کە لە نێو گەنجان لە نێو هاوڵاتیاندا بڵاوە، بەڵام زۆرێک لە گەنجان پێیان شەن بە سەردانی پزیشک بکەن و نایانوێ ئەم جۆرە بابەتانە باس بکەن، بەڵام گرنگە ئاگاداری ئەم جۆرە بابەتانە بن و هەروەها وشیاری وایان لا هەبێ کە گرنگی بەم جۆرە بابەتانە بدەن. لەم تەورەیەماندا بە تایبەتی تر من دەمێت دوو پرسی گرنگ باس بکەم کە یەکێکیان کاریگەری خراپەکانی سیرکردنی فلیمە خراپەکانە کە ئەمە دەین چ کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی و بابەتێکی دیکە دواتر لەناو بەرنامەکە ئاماژەی پێ دەکەین. بینەرمان بووی کە سوودمە من لە تەواوی گفتوگۆی ئەم بەرنامەیەمان گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک عەبدوڵڵا سوێلی سەرۆکی ڕێکخراوی پاراستنی لاوان لە نەخۆشیە گوازراوە زایندیەکان و ئایدەز. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بەخێر بێ. ساڵی ڕابردوو پێم وابێ کتێبێکتان وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بە ناوی پەروەردەی سێکسی. ئایا ئەم چەمکە لە پەروەردەشە ئەمەش پێویستە بۆ گەنجان و لاوان و تا چەند گرنگە گەنجان ئاگاداری ئەم جۆرە پەروەردەیە بن و مەبەست چیە لەم چەمکە؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی شاشەی کەناڵی ئاسمانی پێیان. پەروەردەی سێکسی کە چەمکێکە ئەمڕۆ ڕاستی و دروستی لە غەیری ئەوەی کە ئێمە بڵاوی یەکەینەوە لە باگراوندی کۆمەڵی ڕێکخراو و کۆمەڵێ ئایدیای ترەوە شێوازی
سێکسکردن بە شێواز و بە ڕاندی کترابن بە معنە عەرەبیەکەی ئێمە سەقافەی جنسی بە خەڵگەڵین بەڵام ئەوان تەسقیفی جنسی بۆ خەڵکەکەن سەقافەی جنسی چێ و تەسقیفی جنسی چیە تەسقیفی جنسی ئەوەیە گەنجان بەرە و هەڵدێر و بەرە و ئەو ڕێگانە بەری کە تووشی ئەو نەخۆشیانە ئەبن کە لە ڕێگەی سێکسەوە بڵاوە بێتەوە بەڵام ئێمە بەعەکسەوە هۆشیاری لاوانەکەین کەوە پیان ئەڵێن کە پەروەردەی سێکسی چۆنە خۆ لە کاتی لاوێتیە خۆتان نەزانن گەنجان زۆر حاڵەتێکی یعنی حاڵەتی پڕێکی سێکسیان هەیە ئێمە ئەبێ ئەو گەنجانە وا هۆشیار بکەین وا پەروەردەیان بکەین کە تیام گەێنین ئەسڵی سێکسکردن چییە و بۆچی مەرامێکە کە ئەوەی کە خی گەورە سێکسی بۆ دوو شت داناوە بۆ ئیتمینان و بۆ دڵنیایی و بۆ زیادکردنی وەچە زۆر باشە ئێوە ڕێکخراوێکتان هەیە بە ناونیشانی ڕێکخراوی پاراستنی لاوان لە نەخۆشیە گوازراوەکان کار و چالاکی ئەم ڕێکخراوە لە چی پێک دێت کار و چالاکی ئێمە لە هۆشیارکردنەوەی لاوانە لە ڕێگەی قوتابخانەکانەوە لە ڕێگەی کۆڕ و سیمیناراتەوە لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە کە پێویستیان بە ئێمە ئابێت کە گەنجانیان لەلایە بانگمانەکەن کە ئێمە چەند ڕاهێنەرێکمان هەیە کە ئەڕۆین هۆشیاریان بۆ باز دەکەین خۆپاراستنیان بۆ باز دەکەین نەخۆشیە سێکسەکانیان بۆ ئەناسێنین کە ئەم نەخۆشیانە سەردانی قوتابخانە و شوێنەکان بەڵێ ئێمە ئەمری پەروەردەشمانەیە کە توانی سەردانی قوتابخانەکان بکەین کە چۆن ئەو گەنجانە هۆشیار بکەینەوە لە پاراستنیان لەم نەخۆشیانە زۆر باشە کاک عەبدوڵڵا با بچینە سەر جەوهەری بابەتەکەمان مەبەست چی لە نەخۆشیە سێکسیەکان وە گەنجان لە چ تەمەنێکدا تووشی ئەم جۆرە نەخۆشیانە دەبن وە دواتر باز لە هۆکارەکانی و نیشانەکانی دەکەین نەخۆشیە گوازراوە سێکسیەکان بەمانەی ئەو نەخۆشیانە دێک کە لە ڕێگەی سێکسەوە لە کەسێکی نەخۆشەوە یا کەسێکی هەڵگر بە ڤایرۆسی ئەو نەخۆشیە ئەگوازرێتە بۆ کەسێکی ساخ ئێمەش کە ڕۆین بۆ ناو قوتابخانە و شتەکان ئەو کەسانە هۆشیارەکەینەوە چۆن خۆیان پارێزن لەم نەخۆشیانە چێن ئەو کەسانی کە زۆرترین مەترسیان لەسەر تووشی ئەم نەخۆشیانە ببن بەعام هەموو کەسێ معڕەزە لە مناڵێکی تازە لەدایک بوو هەتا کەسێکی زۆر پیرش چونکە ڕێگەی گواستنەوەکانی جیاوازە ئەوەشمان بیر نەچێت ئێمە نەخۆشیەکە وەکو نەخۆشیێکی قێزەون سیرکەین بەڵام نەخۆش نا چونکە زۆربەی نەخۆشەیە لە ڕێگەیەکی سەلامەتەوە بەبێ ئەوەی هیچ کارێکی سێکسی ئەنجام دابێت بە چەند ڕێگەی توش بووە یەکێ لەوانە مناڵێکی کۆرپەی تازە لەدایک بوو احتیمال لە ڕێگەی دایکەوە توش بوو بێت کە کاتێ دایکی هەڵگر وایە توش بوو بە ڤایرۆسەکە مناڵەکەش کاتێکە لەدایکە بێت توشبووی ئەو ڤایرۆسێ ساڵانە چەندی مناڵمان هەیە کە توشبووی ئەم نەخۆشیان چەندی کەسمانێک کە لە ڕێگەی خوێنەوە توش بووە چەندی کەسمانێک کە لە ڕێگەی تاتۆکردنێکەوە توش بووە خەڵکانی ترمان هەیە لە ڕێگەی پزیشکانی ددانەوە توش بووە شەر نییە نەخۆشە گوازراوە زایندیەکان خەڵک تەنها بە ئایدز وەریگرێت چکە پرسیماتە تەنها ئایدز ناگرێت و نەخۆشی دیکەش هەیە تقریباً 35 جۆر نەخۆشیمان هەیە کە لە ڕێگەی جنسەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤەکان مزڵمی یا ئایدزە ئینەلتیابی کە بەری ڤایرۆسیمان هەیە گۆنۆریامان هەیە سێلانمان هەیە ئەو نەخۆشیانەمان هەیە کە لە سەرپێستا ڕوویە ئەو نەخۆشیانەمان هەیە کە لە منتیقەکانی زاوزەیە دروست دەبێت ئەو نەخۆشیانەمان هەیە کە لە منتیقەی دەم و پووک و دەمودان و قورگ و هەتا چێتە بۆری هەناسە ئەوانش دروست دەبێت بۆ ئەو کەسانە زیاتر ئەمانەتیان ڕۆیە کە ببورن دوو لە ڕووی شاشە و لە ڕووی جەماعەت ئەو کەسانن کە کاری سێکسی لە ڕێگەی دەم و ئەوانە ئەکەن ئەمانش کۆمەڵی نەخۆشیترین کە تووشیانە بێت زۆر باشە تا چەند گرنگە گەنجان پێش ئەوەی هاوسەرگیری بکەن جۆرە پشکنینی گەنجان بدەن کە دوور بن لەم جۆرە نەخۆشیانەوە ئەتە لە کوردستاندا ئەم جۆرە پشکنیانە هەیە کە ئەم جۆرە نەخۆشیانە دیاری بکات خۆشبەختانە وەزارەتی تەندروستی چەندین ڕێکاری گرتووەتە بەر کە ئەم نەخۆشیانە زۆرتر تەشەنە نەکەن یەکێک لەوانە کاتێک کە گەنجێک لەگەڵ کەسێکی تراوێت زەواج بکات ئەبێ پێشوەخت بڕوا فاسی ڤایرۆسا بکە کاڵێ بڕۆ فاسی ڤایرۆسا بکە یەکێک لە ئەوانە فاسەکان ئیلتیابی کە بەری ڤایرۆسە یەکێ لەوانە فاسی ئایدزە بزانم دوانە هیچ کەسێکیان هەڵگرتنین بەم نەخۆشیە یا توشبوونین بەم نەخۆشە بۆی کەسی بەرامبەر توش نەکات کاتێک کاڕووی بە لای پزیشکێکی نەشتەرگەری کارێکی نەشتەرگەریت هەیە ئەبێن فاسانە بکەیت کاتێک ڕووی بە لای پزیشکێکی ددانە بێن فاسانە بکەیت کاتێک کە تۆ خوێنە بەخشیت خوێنەکەت فاسیەوەی بۆ ئەکرێت یعنی ڕێکاری تەندروستی زۆر گیراوەتە بەری بەڵام نەخۆشیەکەش لە جیهانە بەعام لە تەشەنەکردنەیە زۆر باشە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەیەوە بە دیاریکراوی تا چەند گرنگە لە ڕێکخراوەکەیەوە دەیاخود هەر هۆشیارێکی ئەم بابەتە سێکسیانە بە گەنجان بەخشن سەرەتا باز لە جوانی ڕەوشت و جوانی ئەخلاق بکەن بۆی کە دوور بن لە هەموو پەیوەندیەکی نائەخلاقی و ناتەندروست کە ئەم جۆرە نەخۆشیانە نەگوازرێنەوە
خۆی ڕاستی قسەکەی تۆ جوانە کە باسی جوانی ڕەوشتەکەیت ئەو گەنجانەی کە بە ڕەوشتێکی بەرزەوە داخلی کۆمەلگا ئەبن ئەمانە سواز بۆ خوا ئێمە باسی ڕێگارە تەندروستەکانمان گر کە هەموو ڕێگارە تەندروستەکانی خۆی گرتی بێتەر و گرتی بێتە بەر تووشێم نەخۆشیانە نابێت بە هیچ شێوازێک چکە خەڵکانێکمانێ بە تایبەت کە ئەبینی لە ڕێی پەیج و لە ڕێی فەیسبووکەکان و لە ڕێەوەی کە لایکێ کۆمنتێکی بۆ بێت ڕەنگی مۆزێک سوور کراوە ئەم ڤایرۆسی ئایدزی تیا ئەم مۆزە فلان گروپ بۆ ئێمەی ناردۆ بۆ وڵاتەکە بۆی تووشی نەخۆشیەکە بین یەک چمک ڕاست بکەینەوە خەڵکان وا تێنەگەن کە ڤایرۆسی ئایدس بە هیچ شێوازێک لە ڕێگەی خواردن لە ڕێگەی ئاو لە ڕێگەی هەواوە ناگوازرێتەوە یعنی تۆ ئەتوانی بە ئاشکرا لەگەڵ کەسێکی نەخۆش بەو حاڵەتی ئایدزانە تەعاملی ڕۆژانەت هەبێت بەڵام بەرکەوتەی خوێنیتان نەبێت بەرکەوتەی جنسیتان نەبێت بە هیچ شێوازە نەخۆشیەکە بۆ نەوگازێتەوە بۆ ئێمەش چونکە گەنجان هۆشیارەکەینەوە پیان ئەڵێن کە ڕێگەکانی گواستنەوەی نەخۆشیەکە ئەمەیە تۆ ئەتوانیت خۆت پارێزی بەم ڕێگایانە چکە گەنجان هەیە هیچ ئینێکی بەوە نییە هیچ معلوماتێکی بەوە نییە و ئێستش ئەو گەنجانی کە سەرگیریەکەن بشکم هەر بەردەوام بێت و تۆزێتون و تۆڵتەریشی بکەنەوە ئەبێ ئەم دوو گەنجە خولێکی ڕاهێنان بخوێنن سنتەرێکەیە لە سلێمانی کراوەتەوە کە بێ ئەم دوو گەنجە پێش ئاو سەرگیری خولێکی ڕاهێنان تا بەدی کردووە کە لە هەرێمی کوردستاندا ناهۆشیاریە گەی لەو بابەتانە بەڵێ ناهۆشیارەکە هەیە ناهۆشیارەکە ئی گەنجان هی چییە پەروەردەی سێکسیمان نییە وەکو لە کتێبەکەی کە سەرەتا باست کرد لەبەرەوەی گەنجان ئێمە چەندێک هەوڵ ئەدەین لە پشتی ئێمەوە زۆرینەیەکی خەڵک و ڕێکخراو هەیە کە شێوازی بڵاوکردنەوەی سێکسی زۆر ئاسان کردووە گەنجانژم ڕۆئەبینی خۆت هیچ کاری نییە بێکارە یعنی لە ژیانە هیچ مەرامێکی بۆ نەهاتۆ بنیتوانێت پرۆسی هاوسەرگیری بکات ئەم هەو خانەی لەش فرۆشی هەیە لە کوردستانە ئەم هەموو خانی شەوانانە هەن ئەم یانی شەوانەکان گەنجان لەم ڕێگانەوە بڵێ تووشی هەموو ئەو نەخۆشیانە بن شەر نییە بە تایبەت بڵێن ئایدزی ئەلتیابی کە بەدی ڤایرۆسی احتیمالی نەخۆشیێک لە نەخۆشیەکانی پێست توش بێت واتە ئەو شوێنە خراپانی کە لە ئێستادا هەن و هەروەها زۆرێک دەبینین لەوانەیە گەنجان سەفەر بکەن بۆ دەرەوەی وڵات لەوانە تووشی ئەم جۆرە حاڵەتانە ببن یاخود بەر شێوازەبێ هەڵبخەڵەتێن و کارێکی سێکسی ناشەڕی ئەنجام بدەن ئەما کاریگەریکی خراپی دەبێت لەوەی کە نەخۆشی گوازراوە بەدەر لە نەخۆشی سێکسی نەخۆشی دیکەش بگوازرێتەوە بەڵێ خۆی ئەم نەخۆشیانە بە چەکێکی کوشندە ناوزەند کراون لە عالەما چکە بۆ چەکێکی کوشندە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا ناومانەیە هەمومان نەزانین کە ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕێگارێکی یاسایی تەندروستی هەیە ئەو ڕێکارانە بگرە بەر تووشی نەخۆشیەکە نابێت اللهومە ئیترمەش قەدەری خوا ناڵێن بەڵام ئەم ڤایرۆسی ئایدز و ئەوانە کێشەکە ئەوەیە نازانی چۆن خۆتی بلێ پارێزیت چکە زۆر بەیجار ببین ئێستا سنوورەکان هەمووی کراوەیە خەڵکانێگە ڕوات بۆ دەرەوەی وڵات بەڕێ قاچاغ ڕوات لەو سەرەوە ئەم گەنجەکە ئەگەڕێتەوە چ زمانێکێک کە تووشێکە لەم نەخۆشیانە نەبوو بێت ئێمە ناڵێن هەر لە ڕێگەی سێکسەوە احتیمالێ لە ڕێگەی دەرزێکۆ توش بوو بێت احتیمالێ لە ڕێگەی شەڕەچەقۆیەکۆ توش بوو بێت احتیمالێ لە ڕێگەی دەلاکێکۆ تووشێکە لەم نەخۆشیانە بوو بێت ئەم گەنجەکە ئەگەڕێتەوە ئەگەر ڕێکاری تەندروستی نەگیرێتە بەرامبەری فحوساتی ڤایرۆساتی ئایدز و التیابی کە بەر ڤایرۆسی ئەو نەخۆشیانی بۆ نەکرێت احتیمال هەیە ئەگەر بەڕێ قاچاق بێتەوە ناو کۆمەلگا ببێتە کەسێکی مەترسیان ناو کۆمەلگایە ئەمێ گرفتەکەی کە لە نەخۆشی ئایدز و ئەوانە هەیە سنوورەکان کراوەتەوە نەخۆشیەکە بۆ نەخۆشیێکی جیهانی لە شوێنێک کە پەنگی نەخواردوە بڵێ ئەم نەخۆشە تایبەتە بەم ناوچێ و هیچی تر بە هەموو جیهانە بڵاوبێتەوە زۆر باشە کاکە بڵام من پێشوەی لەسەرم بەرنامەیە گفتوگۆ بکەین خۆم بەداداچوونم بۆ کرد پزیشکێک باز لەوە دەکات کە پزیشکێک دەڵێت کە دایک و باوکێک پەیوەندیان پێوە کردوم کە باز لەوە دەکەن منداڵەکانمان لە تەمەنێکی زۆر منداڵیەوە هەستەکەین ڕژاندنێکی سێکسی تێدایە ئەمە ئایا جۆرە نەخۆشیە هەیە یاخود چارەسەری چیەوە زۆر جار دایکان و باوکان پێیان ئەیبە کە ئەم منداڵیان ببەرن لای پزیشکێکە چارەسەری وەربگرێبزانی هۆکارەکانی چییە؟ ماوسە بە سەرەتا سەرەکەترین هۆکار بۆ وژانی سێکسی ڕاگەیاندنەکانە چەندین کەناڵی ڕاگەیاندن هەیە بەتایبەت ئێستا لە کوردستانە چەندین کەناڵ کراوەتەوە کە تەنها وژانی سێکسی فەرهەمەکە بۆ خەڵک هەموو مناڵێکیش ئایپادێکی پێ ئەوە سوۆسیال میدیا جارە باسی ئینتەرنێت سوۆسیال میدیا ناکەین باسی شاشەکانی ماڵەوەمانەکەین ئەو شاشانەی کە لە ماڵ و خۆمان دانیشتین بە دیارەیانەوە فلیم و حەڵقە و مسلسلە تورکیەکان و مسلسلە بیانیەکان ئەوانەی کە کاری بەناوی خۆشەویستی و عەشقبازی و غەرامیات و ئەمانەوە
ئەم مناڵەش ئیتر خۆ مناڵش لە ناوچێک بە ناوچێکە فەرقەکات مناڵ هەیە لە هەندێک ناوچەیە لە 9 ساڵی و کاری هۆرمۆناتی سێکسیە جوڵێت ئەمیش کە سێری ئەم فلیمانە ئاکات ئەوە جگەلەوەی کە ئێستا لە سۆشیال میدیایە و لە ئەنتەرنێتە و هەموو ماڵەکانمان یەکی چەکێکی قورسمان خستۆتە بەردەم مناڵەکانمان مۆبایلێکمان بە حوڕی و بە خەتێکی فریاوەتە بەردەستی کە بەڕاستی پێش دەڵێم ئەو وڵاتانەی کە کار لەسەرەوەکەن و نەخۆشیە سێکسیەکان یان نەخۆشیانی کە لە ڕێگەی جنسەوە لە وڵاتانی ئیسلامیشە بەتایبەت بڵاو بێتەوە لە لای خۆیان سانسۆریان خستۆ سەر ئەو کەناڵانە بەڵام ئێمە بەعەکسەوە نەک سانسۆر ئەوەنە بڵاو بۆتەوە تەنان وای لێ هاتووە کە گەورەکانیش تووشێم نەخۆشیانە بوون ئەو کەسێک کە ئەڵێ مناڵەکەم تووشی ئەو حاڵەتە بووە زۆر تەبیعیە قەیچێکە پزیشکی دەرونیمان هەیە ئەو پزیشکانمان هەیە کە هۆشیاری لەسەر ئەوانەکەن کە چۆن ئەم مناڵانە پەروەردەیەکی سێکسیان بکەن بە مناڵەکانیان بەرنە لای ئەوێ هیچ پێیان عیب نەبێت چکە وەکو لە ئەوڵۆ باسم کرد چەندین کەسی بێتاوان هەیە لە ڕێگەیەکی تەندروست شەوە توش بووە لە ڕێگەیەکی مناڵێکی تازە لەدایک بوو لە دگەڵ دایکیا توش بوو بێ قەیچێکە بە ئەم دایک و باوکە احتیمال هەیە کاکە لە ڕێگەی کارێکی نەشتەرگەری و توش بوو بن احتیمال هەیە لە ڕێگەی یەکێک لە ئەو پزیشکانی کە سەردانیان کردووە یەکیان توش بوو بێت مناڵەکەش احتیمال هەیە و مەشاکیلانەیە بێ بۆیە ئەو کەسێک کە ئاڵێ مناڵەکەم هۆرمۆناتی یا وژانی سێکسی هەیە قەیچێک زۆر تەبیعیە بە سەردانی پزیشکان بکات چکە پزیشک بۆچی دانراوە بۆی چارەسەری ئەو نەخۆشیە حاڵەتانە بکات کە لە ناو کۆمەلگای ئەمڕۆ ڕوئەدات. زۆر باشە کاک عەبدوڵڵا زۆر جار بابەتێکی دیکە هەیە بابەتەکەمان گرنگە بێمێ بە سەریحی هەموو شتێک باس بکەین بۆی کە زیاتر سوود بە گەنجان و هاوڵاتیان بگەینی بابەتێکی دیکە هەیە زۆرێک لە گەنجان لەوانێ بڵێت من هیچ پرۆسەیەکی سێکسی ئەنجام نادەم چۆن نەخۆشی بۆم بگوازێتەوە بەڵام لەگەڵیشیدا ئەو گەنجانی کە دەچنە باڵق دەبنەوە لە تەمەنی 13 ساڵی بۆ خوارەوە خۆی نهێنی ئەنجام دەدەن ئایا ئەمە نەخۆشیە یاخود کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستی ئەم خۆ نهێنیانە کە گەنجانەی کات کاریگەری نابێت لەسەر ئەو نەخۆشیانی کە ئێمە باسیەکەی باسی نەخۆشی گواستراوە زایندیەکان چکە ئەو کەسە دوولەڕووی شاشەوەوە ئەمە کەسێکە بەس خۆیەتی ڕاست هیچ نەخۆشیێک لەم نەخۆشیانەی کە ئێمە باسیەکەین بۆ ناگوازرێتەوە چکە ئەگەر کەسێکە خۆی کەسێکی ساغ و تەندروست بێت هیچ شێوازە لەم نەخۆشیانە بۆ ناگوازرێت بەڵام ناحیە دەرونیەکەی ئەوە بیبی جەردەوە بۆ لای پزیشکێکی دەرونی بزانی گرفتی ئەم کەسە چییە ئایا ئەوەیە کە پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمێت یا معشر الشباب ئەگەر ئەتوانن گەنجەکان ژن بێنن ئەگەر ناتوانن ژن بێنن بە ڕۆژوو بن چکە ئەزانێت کە بە ڕۆژوو بوون هەندێک لە تاقە و توانای مرۆڤەکان کەمەکاتەوە یەکێک لەوانە کە تاقە و توانای جنسیە کە کەم یەکاتەوە ئیتر ئەو گەنجانەکە ئەم خۆ نهێنیانیان هەیە ئەوە بێت پزیشکی دەرونی سەردانی بکات بزانێ سەبەبی ئەوە چێکە ئەوکات بەڵام مەترسی نییە لەسەر ئەو نەخۆشیانەی کە ئێمە باسییانەکەین ئایدە زولتیابی کە بەری ڤایرۆسی و ئەمانە بە ڕێگەی تووشی نابێت زۆر باشە زۆر جار پزیشکانی باسی دیاردێکی دیکە دەکەن ئالوودەبوونی گەنجانە بە فلیمە خراپەکانەوە ئەمەش پێم وایە بە کاریگەریکی خراپی لەسەر دەروون هەیە و لەسەر ئەوەی کە زۆر جار ئەو گەنجەوای لێدن ناتوانێت ژن بێن یاخود ڕاڕا دەبێت لەوەی کە هاوسەرگیری ئەنجام بدات. فلیمە ئیباحیەکان ئەو فلیمانەی کە بەدڕۆشتی بڵاوەکەنەوە ئەو فلیمانە با لێرە بە گەنجان بڵین بە هیچ شێوازێ ڕاستی و دروستی لەو فلیمانەیان نیە. ئەو فلیمانە کە فلیمێکی 3 دقەی یا 4 دقەی گەنجەکەی بینێت دڵنیایەکەمەوە ئەو فلیمە 4 ڕۆژ 5 ڕۆژ اینجا بەرەمهێنراوە. ئەو بەعزە حاڵەتانەی کە لە ئەو فلیمانە لە بینی کوڕ کچەکە ڕوو ئەدات ئەم کەسە کە ئەوێت ژنێک بێنێ و ئەوەی کە بۆی بگونجێت کە لەو فلیمای دیوێتی یا ئەی بینێت بۆی جێبەجێ بێت بۆی جێبەجێ نابێت چکە ئەو فلیمە ئیباحیانە تەنها وەکو پێم وتی ئەمە تەسقیفی جنسیە چۆن گەنجەکان بەرە ئەوە بەرین بەڵێ کاریگەری دەرونیان هەیە لەسەری بەڵێ چکە ئەو هۆرمۆنانەی کە لە جەستی مرۆڤایە کاتێکە سێری ئەم فلیمە ئیباحیانە ئاکات زیاتر دەرەدرێن ئەو کەسە زیاتر حەزەکات بە دوای فلیمەکە زیاتر ڕوات ئەم فلیمە سێرەکە سێری فلیمێکی ترەکات ئەو فلیمە سێرەکە سێری فلیمێکی ترەکە وردەوت ئەم کەسانە بنە کەسێکی ناتەندروست ناو کۆمەڵگەیە ئابینی دایم کەسێکی خمولن جێژن یعنی ئەو کەسانن کە توانا و جوڵەی زۆر چالاکیان لە ناو کۆمەڵگەیە. زۆر باشە کاک عەبدوڵڵا لەوانەیە زۆرێک گەنج هەبێ کە یاخود بەهۆی ئەوەی کە تجارەیە سەفەرێکی زۆرەکە یاخود هەر لە نێو کوردستاندا سێکسی ناشەرعی لەگەڵ چەندین ئافرەت ئەنجام دەدات ئەمە کاریگەری چ خراپێکی دەبێت بەوەی کە هەم ئەو نەخۆشیە کە دەیگرێت بیگوازێتەوە لە نێو خێزانەکەی خۆیدا
و لەگەڵیشیدا خۆی تووشی ئەم جۆرە نەخۆشیان لەوانەیە زۆر جار ئەو ئافرەتانەشی کە لەگەڵی ئەنجام دەدات هیچ نەخۆشییان نەبێت یان بەڵام زۆر بەردەوامبوونی ئەمە دەبێتەوە دروستبووی نەخۆشی مامۆستا جەنابەت شتێکی جوانە ئاماژەوێ وتر ئەو ئافرەتانی کەلیوان احتیمال هیچ کەم لەم نەخۆشیانەی نەبێت بەڵام ئێستا بڕۆ ئەو وڵاتی خۆمان با زۆر دوور نەکەوینەوە ئەو خانانەی کە خانەی لەشفرۆشین یا یانە شەوانەکانن گریمان ئەم کەسانی کە لەوێن و خەریکی لەشفرۆشین کەسانی زۆر تەندروست و فحوساتیان بۆ کراوە هیچ نەخۆشیێکیان نییە بەڵام ئەی ئەو کەسانی کە ئەسنە لایەن چێن لەشکڕەکان چێن ئایا ئەو لەشکڕا پرسیاری لێکرێتەوە فحوساتێ پێ بزانم هیچ هەڵگیریەکێک لەم نەخۆشیانە نیت ئایا ئەو ئافرەتە لە شەوێکە کاری سێکسی لەگەڵ چەند پیاوەکات ئایا گەریەکە لەم پیاوانە نەخۆش بێت خۆی مشکل لەم نەخۆشیانەوەی سلسلێ بە حەڵقە هەر ئەوەنە یەکێک لە شوێنەکات توش بوو ئەوانی کە شەومی توشەکات گریمان وتمان لەش فرۆشەکە هیچ نەخۆشیێکی نییە بەس ئەی لەشکڕەکان ئایا پرسیاریان لێکرێت کە تۆ هیچ نەخۆشیێکە نییە کاچێتە لای ئەگەر مافرەتە لە شەوێکە لەگەڵ دوو کەسە کاری سێکسی بکات ئەگەر یەکێکیانی توش بوو بێت بە هەر یەکێک لەو نەخۆشیانە ئەو ئافرەتەش دەبێتە هەڵگر لەو نەخۆشیە احتیمال هەیە ئەو پیاوەش کە دوای ئەو کاری سێکسی لەگەڵەکات ئەبێتەوە بە هەڵگر بەوە نەخۆشیە تا پاژماوەیەکی تر نیشانەکان لەسەری دیارە ئەبێتە نەخۆش لە مەسەلەکەیە و ئایا ئەو ئافرەتانە هەموو شەوێک ئەنێرێن بۆ فەحسی ئەوەی کە بزانن نەخۆشی ڤایرۆساتیان نیە نەخێر تەنها لە تازەکردنەوەی ئیقامەکانیانە لە ئیقامەکانیانە 6 مانگ جارێکە ساڵێک جارێک ئەینێرن بۆ ئەو شوێنی کە فحوساتیان بۆ ئەکرێت بزانم کەسانە تەندروستن یا تەندروست نین ئەگە تەندروست بن ئەو بیان هێڵنەوە کاری خوانیان پێ بکەن ئەگە تەندروستیش نین بیان جێڕنەوە بۆ ناو وڵات و شوێنی خۆیان کە ئەم ساڵ وەزارەتی تەندروستی ڕایگەیاند نزیکی 67 بۆ 70 کەس هەڵگری ئەم نەخۆشیانە بوون بەتایبەت نەخۆشی ئایدز و ڕەوانی وڵاتەکانی خۆیانیان کردوێتەوە خەریکە لە هەرێمی کوردستانی تەشەنە دەکات ئەم جۆرە نەخۆشی بەڵێ مامۆستا شتێک هەیە لە نەخۆشی ئایدزە ئەبێ عەدەد بەکەم وەرنەگرین ئەگەر یەک دانەش بێت لە ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە ڤایرۆسی ئایدز لە 100% لە کوردستانە زیای کردووە لە ساڵی 2010 و 2019 عەدەدەکان 20 بۆ 22 بوو ئەم ساڵ 47 کەس تەسجیل کراوە یعنی لە 100% زیای کرد لە ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە ئێمە کاتێک کە ڕێکخراوەکەمان دامەزراند کە ئاماری وەزارەتی تەندروستیمان وەرەگرت 22-23 کەس بووە ئەو لە ماوەی 3 ساڵی دامەزرای ڕێکخراوەکەی ئێمە ئەم ساڵ خۆیان ڕایانگەیان وەزارەتی تەندروستی ئەڵێ 47 توشبوومان هەیە 47 توشبوومان هەیە مامۆستا ئەی چەند هەڵگرمان هەیە هەڵگر بەم نەخۆشیانە ئەمە بەس باسی ئایدز کراوە دەرەوە دەسوڕێنەوە ببێ هیچ لە دەرەوە هیچ سانسۆرێکی لەسەر نییە ئەمە بڵێن حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی بەس نەخۆشی ئایدزی ڕاگەیاندووە ئەی ئەو نەخۆشیانی تر کار لە ڕێگەی سێکسیۆ بڵاو بنەوە چەند کەسن هەڵگرچێن خۆی مشکلەی کۆمەلگا هەڵگرەکانە مشکلە نەخۆشەکە نییە ئەوە تا نەخۆش سەلمێراوە کە نەخۆشە لە شوێنێکی تایبەتە عەز لەکرێت خزمەتیەکرێت ئەوە هیچ مەترسیی بۆ سەر کۆمەلگە نامێنێ بەس ئەو هەڵگرانەی کە لە ناو کۆمەلگەیان و ڕۆژانە کاری ئاسایی خۆیان دەکەن ئەمە گرفتەکە ویستم ئاماژە بەو کەم ئەم جۆرە نەخۆشە گوازراوانە هیچ نیشانەیەکیان هەیە کە لە جەستی کەسەکەی دەربکە یاخود ئەو کەسە خۆی هەستی پێ بکات مامۆستا نیشانەکان سێ زۆر نیشانەمان هەیە هەندێک نیشانەمان هەیە زۆر سادە و سووکە زۆر بەکەمی لەسەری دەرەوێت بکو تا وەکو ئازارێکی زۆر وەکو ئازارێک لە منتیقی بەرمسەڵان و ئەمانە وەکو کاری لە کاتی جودبوونە خوێن هەیە نزیفەیە چکە ئەو منتیقانەی التیابێکی زۆر زۆرەکات بەڵام هەندێک نیشانەشمان هەیە نیشانەی قورسە ئافرەت و پیاوی فەرقێکی نییە توش بوو هەر توش بووە ئافرەتە یا پیاوە بەڵام بۆ نیشانە قورسەکان دەگاتە سەر حەدی ئەوەی کە جیازی مەناعی تەدمیرە بێت هەرچی نەخۆشی هەیە لەسەری ڕوئەدات هەتا ئەگاتە حەدی مردن و لە کەسێ بۆ کەسی کە بەڵێ فەرقەکات نیشانەکان چکە ئەم ڤایرۆسە کاتێکە داخلی نەخۆشێکە بێت احتیمال هەیە لە 6 مانگەوە نیشانی لەسەر دەرکەوێت تا 10 ساڵ یعنی احتیمال هەیە نەخۆشە بێت هەڵگرێ بە ڤایرۆسەکە 10 ساڵە هەڵگرە نیشانەکانی زۆر بە قورسی لەسەر دیاری نیەوە و هیچ فحوساتێکیشی نەکردووە ئەمێ زەرەی لە ناو کۆمەلگایەت زۆر باش کاگەڵ ئەو کاتی کە ماومانە زۆر بەلامەوە گرنگە کە ئاگاداری گەنجەکانمان بین کە خۆیان بپارێز لەم جۆرە نەخۆشیە هەر لە بناغەوە کە خێزانە چۆن خێزان کاریگەری دەبێتەوەی کە گەنجێک منداڵەکەی پارێزرا بێت لەم جۆرە نەخۆشیانە لەم جۆرە کارە ناشەرعیانە کە ئەگەر بێتە ڕێگەی یاخود نەهێڵن ئەنجامی بدات بەگشتی هەم خێزان هەم کۆمەلگا چۆن بتوانن ڕێگر بن لەم جۆرە نەخۆشیانە
خێزان و کۆمەلگە چۆن ڕێگر بن لەمانە یەکەم پەروەردەیەکی جوانی مناڵەکانیان بکەن، دووەم ئەو شوێنانەی کە تایبەتن بەم خانەی لەشفرۆشی و ئەمانە هەوڵ بن زۆر بەسانایی و بە ئاشکرایی و بەڕەوانی بۆیان باسکەن کە ئەم خانانە ئەم مەشاکیلانەی هەیە تووشی ئەم نەخۆشیانە ئابیت. سیرکردنی فلیمە ئیباحیەکان بۆیان باس بکەیت کە ئەم فلیمانە هیچ ڕاستێکی تیان نیە، هەمووی تووشی نەخۆشی دەکات لە ناحی دەرونیەوە. ئاماژەی وای بۆ بێت کە مناڵە دوورکەوێتەوە لە سیرکردنی ئەم فلیمانە. فلیم و حەڵقە و مسلسلەکانی کە ئێستا ژیانی ڕۆژانەی زۆربەی گەنجان و ببوورە دایکان و خانمانی ناو ماڵەکانی هەمومانیان داگیر کردووە، دوورکەونەوە لەو فلیمانە، چکە ئەو فلیمانە ئەبینیت باسی ئەوە ئاکات کە زۆر تەبیعیە گەر کچێک بڵێن ژنێک لەگەڵ مێردی خۆیان بێت قەیچێکە با دوو شەو سێ شەو لەگەڵ پیاوێک تریشا بێت، شتێکە زەواجی نەکردو توانێت زەواجی نەکردو با بڕۆ پرۆسی سێکسی ئازاد کە لە عالەمە ئێستا هەرچەنە وڵاتە غەربیانە زۆر پەروەردەیەکی ئیسلامیان پێویستە لە ئەو قوتابخانانەی کە تێکەڵن ببوورن کۆندۆمیان داناوە ئەڵێ بۆ ئەوی سێکسێک سەلامەت کوێ کۆندۆم بەکاربێنە. ناتوان ڕێگری بکەن لەوەی کە نەکرێت، ناتوان ڕێگە لەوەی کە نەکرێت. بۆیە ئەوان ئێستا گەڕاونە سەر ئەوەی چۆن ئەم گەنجانە پەروەردە بکەن بە پەروەردەیەکی ڕاستی و دروستی ئەڵێم موسڵمانانە، کەوەی کە خەڵکانێکی وەکو ئێمان دەست بکەوێت بڕۆین نەسیحەتی گەنجەکانیان بکەین. مامۆستا لەم وڵاتی ئێمە خولوسی منارەدە بۆ گەنجان ئەڵێنەوە پرسیاری وەمان ئاڕاستا کرێت زۆر ناخۆشە، زۆر محیجە، یعنی پرسیاری وە ئاکات گەنج هیچ هۆشیارێکی نییە بەرامبەر بەم نەخۆشیانە. یعنی بە ئێماڵێ مامۆستا من بۆیە مۆز ناکڕم لەبەرەوەی مۆزێک بینوە لە فەیسبووکە ڕەنگەی سوورکراوەڵێن نەخۆشی ئایدزی تێ، یعنی گەنجێک ئاوە هۆشیار بکرێتەوە. بۆیە ئەڵێم ئەو ڕێکخراوانە ئەو لایەنانەی کە ئاەوێت گەنجانیان لە ژێر دەستیا پەروەردە بێت، ئەوە ئێمە ئامادەین خزمەتیان بکەین کە بەبێ بەرامبەر بە خۆبەخشانە ئەڕۆین گەنجەکانیان بۆ هۆشیارەکەینەوە کە چۆن خۆیان پارێزن لەم نەخۆشیانەی کە بوونێتە نەخۆشێکی سەردەمی ناو کۆمەڵگە. دەزانی میدیاش باست کرد کە لە ڕێگەی و فلیمان و لە ڕێگە و بابەتانەوە کاریگەری خراپی دەبێت. یەکێکی دیکە لە کاریگەری خراپەکانیەوەیە کە نایەت ئەم جۆرە بابەتانە باس بکات هۆشیاری بۆ گەنجان بڵاو بکاتەوە، ینی بۆ هەموو خەڵکو و بۆ هەموو دایکان و باوکانی ئاشکرا بکات کە جۆرەها نەخۆشی هەیە لە ڕێگەی ئەم بابەتانەوە دەگوازرێتەوە. ئەمەش دەبێت میدیاکان کە گرنگی پێ بدەن بۆی کە خێزان و کۆمەلگا و گەنج هەمووی سوودی لێوەربگرێت. مامۆستای طبیعەتێکمان هەیە لە ژیانە هەموو نەخۆشیەک یان هەموو بابەتێک تەنها ڕۆژێکی هەیە ئەو ڕۆژێک بۆ تەرخانەکەین. ئەمە ڕۆژی پیاوانە، ئەمە ڕۆژی ئافرەتانە، ڕۆژی هاوڕێیەتیە، ڕۆژی نازانم چی و چییە. ڕۆژی ئایدزیش تەنها یەک ڕۆژیان بۆ دیاری کردووە کە یەکی دوانزەیە، لە یەکی دوانزەیە مەراسیمێکەکرێ ئیعلانی نەخۆشیەکان ئەکرێ عەدەدەکان و تەواو. ئەی بۆ نایت خول بۆ خەڵکان بکەیتەوە کە ڕۆژانە مانگانە کە گەنجان لە شوێنان کۆ بکەیتەوە کە بێن هۆشیاری وەرگن بەرامبەر بەم نەخۆشیانە. ڕاگەیاندنەکانیش ڕاستی و دروستی احتیمال هەیە کە زۆر سەیتەری خۆیان نەبێت، سەیتەری پشتی خۆیان بێت کە ئەبێت بەم شێوازە کە ئەم فلیمانە بڵاو بکەیتەوە. بۆیە ئەڵم ڕاگەیاندنەکانیش ئەو زۆربەی ئەو ڕاگەیاندنەی کە ڕاگەیاندنی تەرفیهین تەنها بۆ ئەوە دروستکرابن کە چۆن گەنجانمان بەلا ڕێابەرن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدوڵڵا سوێلی سەرۆکی ڕێکخراوی پاراستنی لاوان لە نەخۆشیە گوازراوە زایندیەکان و ئایدز زۆر بەخێر بێ. سپاس کەم دەرفەتت بێمە بەخش. زۆر سپاس بۆیەوەش. سپاسان. بەڵا زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە.
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان لە ڕێگەی ڤیتیەکەوە چیرۆکی گەنجێکتان بۆ دەگێڕینەوە کە چۆتە بیلاروسیا و ئێستا گەڕاوەتەوە کە باز لەو چەند ڕۆژە دەکات کە لەوێ ژیانی گوزاراندوو بزانین چۆن باسی ئەوە دەکات و باسی گەڕانەوەی دەکات و ژیان چۆن لەوێ بەڕێوە چووە. پێکەوبینەری ڤیتیەک دەبین لەو بارەیەوە کاوکارمان سوێ محەممەد ئامادەی کردووە. من نەبیل مەدری خاوەنی بڕوانامەی بەکارلێسم لە زانکۆی سلێمانی و ماستەر لە وڵاتی رووسیا. پێشەوەی بڕۆم دانیشتووی شاری هەولێر بووم، 3 ساڵ لەوێ بووم، کارمە کرد، خاوەنی کافتریایەک بووم لەوێ. دوای هاتنەوەم لە خوێندن هیچ ئیشێکم نەبوو لە مەجای خۆمان، ناچار چووم ئیشێکی ترم کرد لە بوارێکی ترە. ئەمەش بەخۆی زەرێکی معریفی گەورە بوو لە من، چونکە پسپۆڕێکی خۆمم واز لێهێنا لە پێناو ژیانە، لە پێناو گوزەران و پارەپیاکردن و وەکۆی کە هەموو گەنجێک هەوڵی بۆدا. بڕیاری ڕۆشتنم بۆ دەرەوە بڕیارێک بوو کتوپڕ نەبوو، بەرهەمی بیرکردنەوە و بەرهەمی گوزەرانی ئەو ماوەی ئاخیر بوو کە من پێاتێ پەڕیم لە ڕاستیایی شەکەم بەرەو کزیە ڕۆشت، نەکرد بەرەو کزی، بەڵکو ساڵێک لە دوای کۆرۆناوی تر سوودی نەما. ئیتر لە بڕیارمدا ڤیزەیەکی بیلاروسیا وەرگرم وەکو هەموو ئەو خەڵکەی کە ڕۆیشت بوون پێش من، ویستمەوە چانسە تاقی بکەمەوە. سەرەتا چوینە دووبەی، 4 ڕۆژ لەوێ ماینەوە لە سلێمانیەوە سەفەرمان کرد. دواتر چوینە مینسک پایتەختی بیلاروسیا، لەوێش 3-4 ڕۆژ ماینەوە. دواتر چوینە ناو جەنگەڵ و ژیانی جەنگەڵەوەی کە خۆتان بینیتان. ئەوەی وای کرد بڕۆین ئەو دۆخە ناسەقام گیریەک لە ڕووی مادیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی سیاسیەوە، ینی ئەو دۆخە کە ئەو دەسەڵاتە دروستی کردو بۆ ئەو گەنجانە، بۆ ئەو خێزانە کوردیانە، بۆ ئەو خەڵکە بەعام، ینی هۆکاری ڕئیسین بۆ کۆچکردن. ینی ئەگەر تۆ لە مناڵێکی 5 ساڵانەوە بپرسی تاوەکو و پیرەپیاوێکی 70 ساڵ 75 ساڵ هەمان ئەو هۆکارانی منت پێڵێ کە ئێستا من بۆ توی باسەکەم. ئەو دۆخە سیاسیەکان ڕەخساندویانە، ینی بەڕاستی کارەساتە لە وڵاتێکە بژیت هیچ زەمانێکت نەبێ، ئینسان بۆژی بۆی زمانێکی بەوەی داهاتووی کێبێ. لێرە هیچ شتێک ڕوون نییە. ژیانی ناو جەنگەڵ ژیانێکی قورسە، زۆر زۆر خۆتان بینیتان لە ڤیدۆکان و لە گرتە ڤیدۆیەکانە، زۆر زۆر قورس بوو. تۆ 14 ڕۆژ دەنان بخۆینە، نانێکی زۆر زۆر زەحمەت دەست بکەوێ، ئاو بە زەحمەت دەست بکەوێ، سەرمایەکی زۆرت هەبێ، نەتوانی بخەوی، نەتوانی خۆت بشۆی لە ناو سەرمایەکی زۆر زۆر تاقت بڕووکێنە. ئەمە بۆ خۆی دۆخێک بوو کە هیچ کام لە ئێمە بە خەیاڵیش دامان نەنابوو تووشی حاڵەتی وا ببین. گەڕانەوەکەش یەکێک لە هۆکارەکانی قورسی ژیانی ئەوێ بوو، یەکێکی تر کە هۆکاری سەرەکی بوو، ناومێد بوونی ئێمە بوو لە پەڕینەوە بڕینی ئەو سنوورانە کە بۆماندانرا بوو بە تەلبەن کرابوو کە
ئیتر هیچ ومێدێک نەماوە ینی ژمارەی کەم لە خەڵک دەرەچوون لە 100 کەس 4 کەس 5 کەس زۆر بڕۆشتە 10 کەس ئەگەر دەرچوایە و بە ئەوش بە قورسی زۆر بە قورسی لە ڕاستی ئێمە ئامادە نەبووین ڕیسک بە حیاتی خۆمانە بکەین بە ژیانی خۆمانە بکەین لە پێناو دەرچوون. بێدازان و خۆشەویستان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە داواکاری و مافەڕەوەکانی قوتابیان دەکەین کە ماوەی چەند ڕۆژێکە دووبارە خۆپشاندانیان ئەنجام داوەتەوە بۆی کە حکوومەت و لایەن پەیوەنددارەکان داواکاریەکانیان تا ئێستا جێبەجێ نەکراوە هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بڕیارێک بڕەبوجەیەک بۆ وەزارەتی خوێندنی باڵا دیاریکرا بەڵام هێشتا قوتابیان متمانەی ئەوەیان نییە کە دەرماڵەکانیان بۆ بگەڕێنێتەوە بەگشتی باز لە داواکاری و مافەکانی قوتابیان دەکەین میوانێکمان لە پارێزگای هەڵەبجەوە دەبێت بەڕێز کاک یوسف ئیسماعیل نوێنەری خوێندکارانی ناڕازی لە ناوچەی هەڵەبجە. کاک یوسف سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتەکە بێمەت بەخشی. سڵای خوا لە تۆش بێت و سپاس بۆ دەرفەتە سپاس بۆم دەرفەتەوە زۆر سپاس. کاک یوسف لە ئێستادا داواکارەکانتان چین بۆچی قوتابیان هیچ متمانەیەکیان بە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان نیە لەوەی کە داواکارەکانیان بۆ جێبەجێ بکرێت؟ وەڵی ئەمەوێ سەرەتا باسێکی خۆپیشاندانەکان بکەم. ئێمە ماوەی 3 هەفتەیە بەردەوامی لە خۆپیشاندان و بەردەوامیش دەبین و ئێمە ستافێکمان هەیە لە نوێنەرەکان و چەند تەلەبێکی خوێندکارێکی تر کەم ستافە لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە سەرپرسی خۆپیشاندانیان کردو و چاودێریان کردو و ڕێگەیان نەداوە هیچ هێزێکی دەرەشی هیچ کەسێکی دەرەشی تێکەڵ بێەوە جگە لەوە کە هیچ کەسێکی دەرەشی تێکەڵی خۆپیشاندان نەبووە خۆپیشاندانەکانەوە وا کردو بە شێوازێکی تەواو هێمنانە بێ و ئێمە لێرەدا بە پێویستی دەزانی سپاسی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە بکەین کە تەواو هاوکاری خوێندکاران بووە و سپاسی ڕاگرایەتی کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکان و پەیمانگای تەکنیکی هەڵەبجە و سەرجەم ستافی مامۆستاوان و یاریدەدانی ڕاگر بکەین کە تەواو هاوکارمان بووە لێرەدا بە پێویستیشی دەزانین سپاسی سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن بکەین کە دەنجی خوێندکارانیان گواستێتەوە بۆ لەلایانی سەرەوە. اینجا ئەگەر بینە سەر ناڕزایەتی خوێندکاران لە ئێستادا چییە؟ ناڕزایەتی خوێندکاران لەوەدایە کە تاوەکو ئێستا هیچ هەواڵێکی دڵخۆشکرد نەبووە کە دەرماڵە بگەڕێتەوە ئەوەشی کراوە وەکو پاڵپشتی دارایی کراوە بۆ خوێندکاران و جگە لەمەش خوێندکارانی پاراڵێ و ئێواران ناگرێتەوە کە ئەمەش غەدرێکی گەورەیە ئەکرێت چونکە ئەوان زۆر پێویستترم لە ئێمە بەوەی ئەوەیە کاوان ساڵانە بڕەپارەیەکی باش ئێن لە کرێی خوێندن جگە لەمەش مەسروفاتی زۆریان دەوێت و ئەگەر سەیری چۆن بڵێ سەیری کڕینی پێداویستەکان کە دەتوانین بڵێ ئێستا گرانیەکە لە ئاقڵدانیە و ئێمە لە سەرەتاوە ناڕازی بوون لە بڕیارەکانی حکوومەت و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە ڕاگەیەندرا کە لە هیچ وڵاتێکی دنیا نییە خوێندن بە خۆڕایی بێت و دەرماڵە بدرێت بە خوێندکار خوێندنی خۆڕایی ئەتوانین بڵێ مافێکی دەستوری حراقیە و دابینکردنی خوێندنی خۆڕایی بۆ خوێندکاران جێبەجێکردنی دەستورە ئەوە هیچ نەتێکی تیان نییە و هەروەها سەبارەت بە دەرماڵە پێداویست سەرەتاییترین مافەکە بە خوێندکار بدرێت. اینجا بینە سەر وڵاتانی تر لە هەموو دنیا پشتگیری تاوی دارایی خوێندکاران ئەکرێت نەک بە شێوازە بێ کە چۆن بڵێ هیچ وڵاتێکی دنیا نەبێ هاوکاری خوێندکاران بکرێت. اینجا بینە سەر داواکاریەکانمان ئێمە وەکو خۆمان 14 خاڵمان ئاراستەی ئەنجومەنی زانکۆ پۆلیتەکنیکی سلێمانی کردووە ڕۆژی دوێنێ و پێشتریش داومانە بە کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەگەر بێم بە تەفاسیل باسی کێشە و کەموکوڕیەکانی خوێندکاران بکەم خۆی دەبینێتەوە لەم خاڵاندا. یەکەم داواکاری سەرەکی خوێندکاران داواکاری بووین لە لایانی پەیوەندیدار بە زووترین کات سەرەتاییترین ما بۆ خوێندکاران بگەڕێنەوە کە دەرماڵەیە. بۆچی ئێ ماڵێن کە دەرماڵە بگەڕێنەوە لەبەر ئەوەی لە ئێستادا
ڕێژەی خوێنکارانی کەم دەرامەت زۆرەوە توانین بڵین زۆربەی خوێنکارانی کەم دەرامەتن ئەوانەی کە لە زانکۆ حکوومەکان نەخوێن و چۆن بڵێ باری داراییان باشە بە پەنجەی دەست ئەژمێردرێن. اینجا ئەگە بێت و باسی وەسی خوێنکار بکەم بەڕاستی وەسی خوێنکار لە ئێستادا زۆر خراپە و ڕێژەی خوێنکارانەی کە زۆر پێویستیان بە هاوکاریە زۆر بەرزە و چەندە خوێنکار هەیە کە چۆن بڵێ باوکی نەماوە یان هیچ کەسێکی مەعاش خۆر نییە یانەوە تا خوێنکار هەیە کە 25,000 هەیە مانگانە کە بە 25,000 هیچ ناکرێت ئەگە بێت و وێستا بەس باسی یەک فەردە برێج بکەین کە بیکڕین بەهۆی ئەو گرانی و یەک فەردە برێج بە 50,000 اینجا پێداویستەکانی توی زۆرە. زۆر کاک یوسف یەکدەنگی تا چەند گرنگە لەسەر ئەم پرسانە تا چەند گرنگە کە بە یەکدەنگی ئێوە داواکارەکانتان جێبەجێ بکرێت لەوانەیە قوتابیان زۆر بن بەڵام کە دێنە سەر شەقامەکان ڕێژەیەکی کەمیان دێن ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە ئەگەر داواکارەکانیشتان جێبەجێ بێت بە زۆر بە درەنگتر جێبەجێ بێت وە یاخود هەر جێبەجێ نەبێت بۆیە ژمارە کەمەی کە قوتابیان لە شەقامەکاندا دەبینێت پێت وایە کاریگەری دەبێت لەوەی کە یەکدەنگی نییە لە نێوان قوتابیەکاندەوە هەروەها باز لە یەکدەنگی ئێوە و هەماهەنگی ئێوە نێوە قوتابیەکان تا چەند گرنگە کە بتوان داواکارەکانتان جێبەجێ بکرێەوە لەگەڵیشیدا پشتگیریکردنی مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە ئێوە داواکارەکانتان جێبەجێ بکرێت بە تایبەتی تر لە زانکۆ و پەیمانگاکانی سنووری پارێزگای هەڵەبجەدا. وڵی وەکو پشتگیری مامۆستاکان دەتوانین بڵین تەواو پشتگیرمان بوون بۆ یەکدەنگی خوێنکاران زۆر گرنگەوە سپاس بۆخوای گەورە زۆربەی خوێنکارانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ پەڕی چۆ بڵێ ئامادەبوون و چۆن بڵێ بۆاتنە سەر شەقام بەسەرما و بە هەموو شتێک خۆپیشاندانیان نەوەستاندوەوە بەردەوا بوون و ئێمە وەک کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکان و پەیمانگای تەکنیکی هەڵەبجە بڕیارمان داوە هەر بەردەوامیشە بین و لە ڕۆژی یەکشەمە دەست پێکەینەوە و هەموو ڕۆژە خۆپیشاندانەکەین. سەبارەت ئەگەر بێم باز لە داواکاریەکانی ترمان بکەین کێشە و کەموکوڕی زۆر هەیە خوێنکارانی ئەم وڵاتە تەنها ئەویان لێ نەبراوە بڵێ کە دەرماڵەیە بەڵکو غەدرێکی گەورەتریان لێکراوە ئەویش بریتە لە بودجەی تایبەت نییە بە کۆلێژەکان و بودجەی تایبەت نییە بە بەشەناوخۆیەکان. سەر ڕای هەبوونی داهاتێکی زۆر ئێمە وەک خوێنکارانی کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکان و پەیمانگای تەکنیکی هەڵەبجە چەندی داهاتمانێ لەوانە ئێواران و پاراڵێڵ لەوانە وەک کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکان حەقڵێکمانەیە کە 176 دۆرمە داهاتێکی زۆری هەیە وە داهاتی کافتریاکان و ئەو داهاتێک کە کۆکرێتەوە لە خوێنکارانی مەرحەلەیە گۆرەژیرە کە سەرەتای مامەڵەیان و داهاتێکی تر بریتە لە پشتگیری خوێنکارانی بۆ شەهادەکان یان شەهادەکانی وەرگرتنەوە هەمووی پارەیە هەمووشی ئەڕوات بەڵام چەندان کێشە و کەموکوڕی هەیە سەر ڕای ئەو هەموو داهاتە کە باسییانەکەم وەکو کێشە و کەموکوڕیەکانی داخلی لەوانە کە ئێمە باسی داخلیەکانی کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکان بکەین بەڕاستی چەندان پێداویستی سەرەتایی تێیدا نییەوە توانین بڵێ شوێنی ژیانی تیانەمە بۆی ئەوەی کە بودجەی بڕاوە هیچ پارەیەک داخلیەکاندا دەمێننەوە ژمارەکەیان چەندە ئەگە بنزیکەی لات بێت؟ وڵی ژمارەکانیان وەک نزیکەی لام نییە بەس بۆ داخلی کوڕان زیاتر لە 200 خوێنکارە و داخلی کوڕانم لایە بەڵام ئەگەر بێت و باسی کێشە کەموکوڕیەکانیان بکەین کێشە کەموکوڕیەکانیان زۆرە لەوانە باسییان بکەم ئێستا ئێمە ماوەی 3 دانە ساڵە داوای گۆڕینی فەرشەکەین کە فەرشەکە ئەسووری فەرشەکە بەقەت یەک ئەیفۆرە واتە فەرشی تیانێ وەک ئەو شتێکی دایەتی وەک ژێر فەرشیش بەکار نایێنرێت تەنها شتێکە کاشەکەی دابۆشیوە و ئێمە 3 ساڵە داواکەین و زیاتر لە 4 جارە کتاب کراوە بۆ سەرۆکایەتی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی بەڵام هەتاوەکو ئێستا وەڵام نەدراوەتەوە ئەگەر بە هیم پێ بڵم بۆ فەرش پێویستی بە 2000 مەترەکە چەندی ساڵە دابین ناکرێتەوە تا ئێستاش وەکو داخلی کوڕان پێویستی بە 10 ملیۆنە 40 ژورە بەڵام دابین ناکرێت بەداخەوە و باسی کەموکوڕیەکانی تر بکەین کەموکوڕی سەلاجەیە ئێستا 45 دانە سەلاجێ پێویستەوە تەباخ 25 دانە تەباخی ئەوێت وەکو غەسالە ئەگەر باسێکی ئەم خاڵە بکەم داخلی بەشە ناوخۆیی کچانەوە ئەوەندەی کە من ئاگدار بووم بە عقمی ئەوەی پارتنێنەری گشتی بووم بە 12 سوور و 6 خوێنکار یەک غەسالەیان هەیە و کێشەی کەمی غەسالە زۆرە و چارەسەر نەکراوە
ئەگەر بێت و باسی گەسکی کارەبا بکەین لە ساڵی ڕابردووە بە هەموو داخلی کوڕان تەنها یەک گەسکی کارەبایی لێبوو کە 40 ژوور بوو ژمارەیەشی زۆر خوێنکاری ئێمە داوامان کرد کە گەسکی کارەبامان بۆ دابین کرێت بەڵام کاگیوسف لە چەند ڕۆژی ڕابردوودا نوێنەری بەشێک لە خوێندکارانی ناڕازی لەگەڵ سەرۆکی حیزبێکی باڵادەستی ئەم سنوورەدا کۆبوونەوە بەڵێنی پێدان ئەم جۆرە کێشانەی کە تۆ باسی دەکەی بۆیان جێبەجێ بکات بەدەر لە دەرماڵە تەواوی ئەو کێشانەی کە لە بەشە ناوخۆی و لە زانکۆ پەیمانگەکاندا هەیە بڕەبوجەیەکیان بۆ دیاری بکرێت ئایا ئەمە جێبەجێ کراوە ئەو هیچ بڕەپارەیەک هیچ بودجەیەک بۆ داخلی و زانکۆ پەیمانگەکان لە سنووری ئێوەدا دیاری کراوە یاخود گەشتۆتە دەستان ئەو کەم و کورتیانە چارەسەر بکرێت؟ وەکو کۆلێژی تەکنیکی زانستە پراتیکان بڕیار وایە ئەمڕۆ لیژنەیەک بێ لە مەکتەب سیاسی و لیژنەیەکی مەکتەب سیاسی خۆی سەیری کێشەکان بکە بەڵام ئێمە ئەمانەیە بە زووترین کات ئەم کێشانە چارەسەر مەکتەبی سیاسی کوێ کاگیوسف؟ سەرشین و پێداویستی سەرەکی خوێندکاران جان مەکتەبی سیاسی کوێ لیژنەی کوێ سەردانی ئێوە لیژنەیەکە لە مەکتەب سیاسیەوە بۆ لیژنەیەکە لە مەکتەبی سیاسی یەکێکیەوەیەت بۆ سیرکردنی کەم کوڕیەکان لە نزیکەوە ببینێ بەڵام ئێمە هیوادارین بە زووترین کات چارەسەر بکرێ وام کێشانەی کە هەن باسی گرفتێکی تر بکە بۆیەوەی کە بورجە بڕاوە جگە لەوەی کە بورجەی داخلیەکان و کۆلێژەکان بڕاوە چۆن بڵێ توانای دابینکردنی ئامێرێکی زۆر باشە کاگیوسف بوو بەرە پێ دەبڕۆن دواتر بەردەوام بە لەسەر داواکاریەکان و گفتوگۆکەتان بەڵام ئەم جۆرە داواکاریانە ئەم جۆرە کێشۆگرفتانە دەبێت حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا چارەسەری بکە بۆچی حیزبێک دێت ئەمە چارەسەر دەکا بۆ ئێوە؟ وەڵاهی ئیتر حکوومەت بە ئەرچی خۆی هەڵنەستاوە دەنا ئێمە هەموو داهاتەکانمان بەپێ ئەوەی بە دوواداچوونمان بۆ کردووە کە داهاتێکی زۆرمان هەیە کە ئەم داهاتە سەرف هیچ کێشەیەک نامێنێت بۆ خوێندکاران بەڵام ئەم داهاتێکی سەرف ناکرێتەوە ئەچێتەوە بۆ سەرۆکایەتی زانکۆ کۆلە تەکنیکی سلێمانی لەوێشەوە ئەڵێن ئەچێتەوە لای حکوومەت و وەزیری دارایی و بەڵام هیچی تەرخان ناکرێتەوە بووە وەزیری ئەبووە ئەم کێشانە نەک سەرۆکی حیزبێک بەڵکو ئەبووە پێشتر پێش ئەوە وەزیری دارایی و حکوومەت چارەسەری کرد بە بەڕاستی. زۆر باشە باسم پێشتر لە باسم لە یەکدەنگی ئێوە کرد تا چەند گرنگە یەکدەنگی و هەماهەنگی ئێوە بۆی کە کۆدەنگ بن تەواوی داواکارەکانتان جێبەجێ بکرێت زۆر جار قوتابیان باز لەوە دەکەن کە پەرتەوازەیەک لە نێو قوتابیاندا هەیە بۆیە زۆر جار داواکارەکانیان ناگەنە جێی مەبەست و جێبەجێ ناکرێن ئەمە بەدی دەکرێت لە نێو قوتابیاندا؟ وەڵاهی ئەمە شتێکی ئەتوانین بڵێ ڕاست نییە لەبەرەوەی کە ببیندرێ زۆربەی خوێندکارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە هەر هەمووی هاتوۆتە دەرەوە و گوێی نەداوە بەسەرما و سوور بۆ لەسەر داواکاریەکانی خۆی سووریشە و داواکاریەکانمان گەیاندوتە بەرزترین ئاست کە حکوومەتە و هەروە ئێمە چۆن بڵێ دەستکەوتمان هەبوو لە خۆ پیشاندانەدا سواز بۆ خوای گەورە کە ئەم دەستکەوتانە بریتی بوون لە دابینکردنی بودجەیەک بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ چارەسەرکردنی کێشە و کەمکوڕیەکان هەروەها پاڵپشتی دارایی بەڵام ئێمە چۆن بڵێ داواکاری سەرشیمان دەرماڵە بووە تاوەکو دەرماڵە نەگەڕێتەوە و سەرجەم کێشە و کەمکوڕیەکان چارەسەر نەکرێت ئێمە بەردەوامین. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک یوسف ئیسماعیلۆنەری قوتابیانی ناڕازی لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان ناوی سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵازان خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە کە کۆمەڵێک نوێژخوێن و موسڵمان نوێژە بارانە لە ناحیەی بازیان ئەنجام دەدەن پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە. لا إله إلا الله وحده لا شريك له أما بعد الله الذي خلق السماوات والأرض وأنزل
لەناو ئومەتی پێغەمبەرە لەناو مسلماناندا و غیبەتکردن دەرگای ڕەحمەتی خوا داخە والله ئەم بێبارانەیە و ئیشەڵڵا داوا لە خوای گەورەی بارانی بە ڕەحمەتمان بەرێن ئیشەڵڵا لەسەر خێر بارانی پڕپیت بەرەکەت بێ ئیشەڵڵا بەڵێ دواکەوتوە تەقریبان نزیکەی وا بە مانجێ دەچێت دواکەوتووە والله اینجا ساڵ وا هەبوو زوو پەلێداوە ساڵیش وا هەبووە درەنگ پەلێداوە ئیتر ئاوا بووە زەلیلی خۆمان نەنوێن لێرەکانەوە کەوا خوای گەورە ڕەحم بە ئێمەش و هەموو مسلمانانش بکە ئیشەڵڵا بارانی بە ڕەحمان بارێنی و تاو داوا لە خوای گەورە ئەکەین ڕەحمەتی و بەرەکەتی خۆی بڕژێ بەسەرمانە بەزەی بۆ مناڵان نابێنێتەوە بەزەی بە حیواناتە بێتەوە بەزەی بە حاڵمانە بێتەوە ئیشەڵڵا دەست بە دەستنوێژ و بە زمانی بە ڕۆژوە ئیشەڵڵا نەبێتین هاتوین داوا لە خوای گەورە ئەکەین ئەو ڕەحمەتە بڕژێ بەسەرمانە ئیشەڵڵا داوا لە خوای گەورە ئەکەین ڕەحمەتی و خۆی بڕژێ بەسەرمانەوە بەزەی پیامانە بێتەوە ئیشەڵڵا والله هاتوین لەبەر ئەو خوایجانەی دەپاڕێنەوە و ئەگەر نیازی دڵ و دەرونی مار و مێروو زەلام و هەمووی حاصل کە خوا ڕەحمەتمان بەسەردا بارێنێ هەر هەتا دەڕۆینەوە هەر هەموو دەبێ هەر دەپاڕێنەوە بۆچی بە ڕۆژووسین لە خوای بەرزا بەرەستە فەرموودەی ئەم قورعانەی ئەوە بە ڕۆژووسین جا لەبەر خوای دەپاڕێنەوە گە خوا بە ئومەتی خۆی دامانێ و قسەکەمان نەچێنەوە ڕحمێمان پێ بکە ئەمیش بۆ کەرەمە ڕەحمەتی خۆی هاتوو خوا ڕحمێمان پێ بکە بۆ خاتی ئەو ناوە جوانانەی بۆ خاتی سپەتە بەرزەکەی بۆ خاتی هەرتی حەزیمی بێبەشمان نەکا لەو ڕەحمەتەی بەدەستی بەتاڵ نەڕۆینەوە خوای گەورە بۆ خاتی ناوە جوانەکانی خوا ڕەحمەتێمان بۆ بنێرێ بە ڕەحمەت خوا ئەم شەڕ و ئاژاوەمان لەسەر لابەریە لا إله إلا الله والله أكبر سبحان الله والحمد لله الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله بەڵام بەداخەوە ئەمڕۆ ومەتی پێغەمبەر عەلەیهی سەلام و نەوەکانی سەلاحەدین وە لەناو کوردستانمانە چەند هۆکارێکی گەورە بووەتە ئەوەی کە خوا دەرگامان لێ بگرێتەوە یەکێ لەوانە فەسادی دوو خراپەکردن سێ بەدڕەوشتی کاڵین فەسادی ئەم هەموو شتانە ئەگرێتەوە زۆربوونی درۆ زۆربوونی گوناحکردن مەشروب خواردنەوە بە عالەمی ئاشکرا وەکو دەبینن لە شاخی گۆیژە و لە شوێنە گشتەکانە بە عالەمی ئاشکرا گوناحەکرێ عارەقە خوورێ قومارەکرێ جگەرە ئاخورێ نێرگەلە ئەخورێ وە سێ چوارەمینی زینا بە عالەمی ئاشکرا کرێ وە بەداخەوە میدیاکان فەیسبوک ئینتەرنێت تۆڕە کۆمەڵاتیەکانیش بوونەتە بەشێک لەم فەسادیە بەداخەوە ناڵێن هەمووی ئەمانە هەر هەمی بۆتە تۆپێکی ئاگرین وای لەوە کردو کە خوای گەورە دەرگاکەمان لێ بگرێتەوە خوای ڕەحم بە میلەتە چەوساوە بکەی خوایە چاون لە فرمێسکی ئەو دایک ڕەبی خوایە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی یا ڕەبی خوای ڕەحم بە میلەتمان بکەی لێرەوە ئێمەش دەپای گەورە دوعا و نوێژی مسلمانان قبول کات بووی کە بارانی ڕەحمەتمان بوو بارانێت ئینشاءالله. بەڵازان و خۆشەویستان دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دەچینە لای پەیامنێرمان ڕێناز دەرسەلان لە ناحیە حاجیەوە بزانین زانیاریەکان چین کە پێم وابێ لەوێ مزگەوتێک تەواو بووە لە ئێستادا مزگەوتەکە دەکەنەوە لەو بارەیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە ڕێناز سڵای خوا لەبێت و فەرموو زانیاریەکان چین لای تۆ. بەڵێ سڵاوتان لێبێت من ئێستا لە قەزای حەجیاوم بە دیاریکراوی لە ئێستادا مزگەوتێکی ئیفتتاح کراوە لەلایەن دروست کراوە دیارە بەشێک لە خێرخوازانی قەزای حەجیاوە دەستیان کردووە بە دروستکردنی مزگەوتێک لەسەر ئەرکی خۆیان بەڵێ من ئێستا لەو مزگەوتم کە دیارە لە پژمنەوە مزگەوتەکە دەست بەکردنەوە کراوە دیمەنێکی جوانی هەیە دیارە ڕیشپی و پیاماقوڵان و لایەنە پەیوەندیارەکانی سنوورەکە لێرە ئامادەن بەڵێ بۆ زانیاری زیاتر من دەمەوێت کاک ئیسماعیل وەربگرم کە لێرە ئامادەیە یەکێکە لە سەرپەرشتەکانی مزگەوتەکە کاک ئیسماعیل لەگە پێمان بڵێ ئەو مزگەوتی ئێوە کەی دروستکراوە بە دروستکردنی یارمەتان
چۆن کێ لەسەر ئەرکی خۆیان لەسەر ئەرکی خێرخوازانە دروستکراوە یان لەسەر ئەرکی حکوومەتە سەرتا بەخێر بن خێرانتان دەکەن وەڵام مزگەوتە لە ساڵی 1970 زمانی حکوومەتی باز وەکو میوانخانەیەک دروستکرا بوو مەزەوە بوو کە ئەمە هەستین بە نۆژەنکردنەوەی ڕوخانی لەسەر ئەرکی بنەماڵی شێت بڵەسە عومەر سابیر لە هاوکاری زۆری کردین ئەو نیوەی شەکانی بۆ دابینکردین و دوایش لەسەر ئەرکی خێرخوازان هاوکاریان کردین هەستین بە دروستکردنی و مزگەوتە خواخێری بنەماڵی شێت بڵەسە بنووسی ئەو زۆر هاوکارم کۆمپانیای ماس کارگەکانی عاجیاوە ئەوان هەموو هاوکارمان بۆ خەڵکی مەنتیقەکەش زۆر هاوکارمان بووە مزگەوتەکە کەواتە لەیان خێرخوازانەوە دروستەوە لەسەر ئەرکی خێرخوازان ئەو مزگەوتە نۆژە کراوەتەوە نا لەسەر ئەرکی خێرخوازان هاوکار بن بەس بنەماڵی شێت عومەر سابیر شێت بڵەسە عومەر سابیر ئەوان هەستان پێیەوە ئەرک و پێویستی مزگەوت بە تایبەتی لەو سنوورەی داپەڕین لە قەزای حاجیاوە چۆنە خەڵک چۆن دێ بەدەم مزگەوت و هەروەها نوێژ و تاعەت و عیبادەتەکان هەر عاجیاوە بە شوێنێکی کۆمەڵاتی ناسراوە لە ساڵی هەشتاونەوە دامەزراوە لە ڕووی ئەمنیەوە زۆر تۆکمە بە ئەوەی چییە بۆ دەگەڕێتەوە بۆی کۆمەڵاتیش لێرەکانە چۆن پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم سەرەتای کۆچکردنی مەکەوە لە مەدینەوە بۆ مەکە یەکەم ئیشی دروستکردنی مزگەوت بوو کەواتە ئێمەش ئەو خەڵکە زۆر بۆ مزگەوت زۆر دێن هەموو شوێن مزگەوت دەکەن بۆ جەماعەتەکان بۆ جەمە زۆر قەڵەباڵغا هەرچەند مزگەوتی کەشی دێ بەس شوێنەکان بە پێی خۆی قەڵەباڵغا دەستخۆش زۆر سپاس کاک ئیسماعیل یەکێک لە سەرپەرشێرانی ئەو مزگەوتە بەڵێ من دەمەوێت مامۆستایشی ئاریم لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا کە بێتێرە مامۆستا ئەگەر پێمان بڵێیت ئەرک و پێویستی مزگەوت بە کە لە زەروریاتەکانی ژیان ئەگە ئێمە ئاوەڕی بدەینەوە بەلای سیرۆژانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو لە حەزەیی کە کۆچ دەکات بۆ شاری مەکە تەماشا دەکەین لە ڕێگەی هیجرەتدا یەکەم شت کە بینای دەکا مزگەوت و ماڵی خۆی پەروەردیگارە چکە مزگەوت شوێنەکە دڵەکان بێکەوە جۆش دەدات و ڕیزەکان ڕێک دەخات و پەیامی تەبایی و محەبەت و خۆشەویستی و یەکتر قبولکردن و ڕێز پەخش دەکا بۆ ئەو کۆمەڵگایی کە مزگەوت تێدا بروزی کردووە وەکو ماڵێکی خۆی پەروەردیگار ئەگەر پێمان بڵێیت چ مژدەیەک درراوە بۆ کەسانی کە لەسەر ئەرکی خۆیان مزگەوت دروست دەکەنیانەوە تا مزگەوتێک نۆژەن دەکەنەوە ئەمە ئەم پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کافیە کە دەفەرمێن من بنى مسجدا لله ولو كمفحص قطات أو أصغر بنى الله له بيتا في الجنة دەفەرمێ هەر کەسێک مزگەوتێ بۆ خوا بینا بکە ئەگەر مزگەوتەکە لە ڕووی بچووکیەوە بە ئەندازەی هێلانی قەتات بێ هەتا دەفەرمی یان بچووکتر بێ لە هێلانەی قەتات دەفەرمی خوای پەروەردیگار کۆشک و ماڵێکی تایبەتی لە بەهەشدا بۆ بینا دەکات دەستخۆش زۆر سپاس مامۆستا عەبدوڵڵا بەڵێ لە ئێستادا ئەوەی دەبینین مەراسیمی کردنەوەی مزگەوتەکە دەستی پێکردووە ئەگەر هاوکار دیمەنەکانمان بۆ بگوازێتەوە مزگەوتەکە دیمەنێکی زۆر جوانی هەیە بەس شێوازێکی جوان و سەردەمیانە لە ئێستادا نۆژەن کراوەتەوە بەڕووی هاوڵاتیان دەتوانن ڕوو لە مزگەوتەکە بکەن و تاعەت و عیبادەت و نوێژی خۆیان لێ ئەنجام بدەن بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە سنووری ڕاپەڕین بەناز گوێبیستی دەنگی من بوویت پرسیاری ئەوم لێ کردی کە بەدەر لەم بابەتی کە مزگەوتێک کراوەتەوە خۆپشاندانی قوتابیان بەردەوامی هەیە لە سنووری دەڤەری ڕاپەڕین بەڵێ دیارە ڕێناز گوێبیستی دەنگی من نەبوو لە ناحی بازیان گەنجێک کە دەرچووی بەشی کشت و کاڵا هەستاوە بە دروستکردنی پرۆژەیەکی بچووک بۆ خۆی کە هەلێکی کاری بۆ خۆی ڕخساندەوەیش دروستکردنی بەرهەمهێنانی قارچکە پێکەوە بینەری ڤیتێک دەبین لەو بارەیەوە کە هاوکارمان جەلال جەباری بۆی ئامادە کردوین.
تەمەنی داپۆشام تاواکو لە پەیمانگەی تەکنیکی بکرێتەوە تەمەنی 23 ساڵە حەزوو پلیان بۆ پشوکات زۆرە کە ئەوەی لێ پویۆ چەندین تاقیکردنەوە بکەم لە بوارەکەی خۆمدا یەکی لەوانە چاندنی قارتکی سەدەفیە بۆ شەوەیەکە لە بەرچەوتانەیە و ئینشاڵڵا لە داهاتوە لایانی مادیم باشتر بێتەوە بتوان فراوانتری بکەم و هەری کارش بۆ کەسانی تر دروست بکەم. لە ساڵی 2020ەوە حەزوو پلیان بۆم جۆرە قارتکە زۆر بوو هەوڵما تاقیکردنەوەی لەسەر بکەم سەرەتا لە 12 کیسەوە دەستم پێکرد تاقیکردنەوەم لەسەری کرد و چەند شتێک فێر بووم دەربارەی کەش و هەواکەی و ئەو خزم گوزاری و کوشەڵانەی کە پێویستە بۆی بکرێت و شێوازی ئامادەکردنی و دەستکەوتنی سپۆڕەکانی شێوازی فرۆشتن و ساکردنەوەکەی ئێستاکانەش نزیکی 150 کیسەم داناوە لێرەیە کە توانیمە بەتاوەتی کەش و هەواکەی بۆ دابین بکەم خزمەت گوزاریەکانی بەتاوەتی پێشکەش بکەم و هەرچەندە هەنێجا چەند کێشەیەکم توش ئەبێتەوە لە ڕووی پلەی گەرمی و شێداریەوە بەڵام سوپاس بەخوا توانیمە کۆنتڕۆلی بکەم. سەرچاوی دروستبوونی سپۆڕەکانی و قارچەکەی لە ئێرانەوەیە سپۆڕەکان هەوڵداکرێت بۆ کوردستان و پێشەشەکرێت بە چەند جوتیارێک و دوکانە کوشت و کاڵیەکان کە زیاتر گرنگی بە دەرمانی کوشت و کاڵی و پێینەکان دێت لەوێەوە دانرێت سپۆڕەکان تەبان بەپێی داواکاری خۆیان ئەم سپۆڕانە ئاگات و دواتر دابەشەکرێت بەسەر و کەسانێکە خۆیان وسییان لێ بیڕوێنن وەکو من پاشان لەوانی داواکەم و چەند کیلۆم بوێت لیان ئەکرمەوە دەست پێ یەکەم بە چاندنی. کیلۆیەک لە سپۆڕەکان 4 کیسە قارچکی پێ ئامادە ئەەکەین و هەر کیسەیە 2 کیلۆمانە ئەیاتێ کە پێکەوە کاتە 8 کیلۆ. جیاوازی ئەم قارچە لەگە قارچەکەی تر ئەوەیە ئەم قارچە ئەگەری ژەهراوی بوونی زۆر کەمە ئەتوانین بۆ ماوەی 20 ڕۆژ لامان بێ کێشەی نیە هەروە بەو شێوەیە بەڵام قارچەکانی تر لە ماوەی 7 ڕۆژە تاو بەکەڵکی خواردن نامێنێ مەش دەتوانین بە چەند شێوەیەک بیپارێزین بیکەینە فرێزەرەوە وشکی بکەینەوە لەناو سەلاجە لە بەشی خوارەوە دایبنین بۆ ماوەی 10 ڕۆژ کێشەی نیە و شێوازی لێنانشی جیاوازی هەیە سوورکردنەوەمان هەیە کردن بە سووب ئەکرێتە ناوشلەکانەوە برژاندن و ئەتوانین وەکو قندرە ماسیش هاوشێوەی ئەو سوورکردنەوەی بۆ بکەین. وڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین لە هەر جێگەیەگەن تەندروست باش بن شاد و کامەران و بەختەوە بنازان خۆشحاڵ بن کە تا ئێستا لەگەڵماندا بوون و تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.